پێشکەوە پێشکەوە تۆ پێشکەوە بۆ پێشاوای کوردی ئازاد بۆ پێشاوای کوردی ئازاد مرحميزا بيدلي ديوانيا كوردميكا شاورواني زرزرين جيركام سيري أمزن جيركا وقت سيوري شاهانيا بيشكوا بيشكوا تو بيشكوا بو بيشاوا كردی آزاد بۆ پێشاوای کوردی ئازاد کوچی ئازاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش لە درێژەی بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە بەرنامەی تایبەت بە ڕۆژی کۆمەڵە میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. کۆمەڵێکی ئێژگار زۆر پەیاممان بۆ هاتووە، پیرۆزبایی کراوە و تا ئێستا ئێمە لەوە هێز و وزەمان زیاتر لە جاران بەرەو پێشوە. ئەمڕۆ 26 ڕێبەندان کە بەرامبەرە لەگەڵ 15 فێوریەی 2022 زاینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لەم بەرنامە تایبەتیە لە خزمەت ئێوەی خۆشەویستین. 26 ڕێبەندانە 43 ساڵ لەوە پێش و لەوەها ڕۆژێکدا دوای گیانبەختکردنی هاوڕێی ڕێبەر هاوڕێ حەمەحسینی کەریمی کۆمەڵە ئاشکرابوون و عەلەنیبوونی هەڵسوڕان و تێکۆشانی خۆی لە پێناو ڕزگاری چەوساوەکان و هەژاران ڕاگەیاند. ئەم ڕۆژەتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم ڕۆژەتان باش کرێکاران و بێبەشانی کوردستان، ئەم ڕۆژەتان باش ژنانی شۆڕژگێڕ و چەوساوە، لاوانی تینووی ئازادی، خەڵکی شۆڕژگێڕی کوردستان. 26 ڕێبەندانتان جارێکی تر پیرۆز بێت. بینەرانی خۆشەویست، با پێی ئەو هەواڵ و ڕاپۆرتانەی کە تا ئێستا بەدەستمان گەیشتووە و بڕێکی ئێژگار زۆریشمان نەخوێنوەتەوە و هەوڵ دەدەین لە بەرنامەی ئەمڕۆدا بیخوێنینەوە، کوردستان خۆرۆشا بوو. شار و شارۆچکەکانی کوردستان و دێهات و گوندەکانی زۆربەی کوردستان ئەمڕۆ چوونە پێشوازی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. جارێکی تر بەڵێنیان لەگەڵ ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە نوێ کردەوە و تا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی
ئەم هێزە سیاسیە پەیمانیان نوێ کردەوە و بەڵێن دراوە کە تاگەیشن بە ئامانجەکانمان ڕێگای ئازیزانی گیانبەخکردومان بەرنەدەین. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ڕۆژی کرانەوەی ئاسۆی ڕزگاری بەخشی سۆسیالیستیە بەرەو ڕووی حرەکەتی شۆڕژگەڕانەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان. ڕۆژی کرانەوەی دەواازەیەکی نوێیە بەرەو ڕووی کۆمەڵاونی خەڵکی کوردستان لە خەباتی عادڵانە و ڕەوایاندا لە دژی دیکتاتۆری و ستەم. ڕۆژی کۆمەڵە ڕەمزی دەستپێکردنی خەباتی بێپسانەوە و پەیگیری کرێکارانی وشیار و پێشڕەوی کوردستانە لە پێناو مافەکانی خەڵکی زەحمەتکێش و لە پێناو ئازادی و بەرابەری واقعیدا. کلیپێک ببینین لە چالاکیەکانی خەڵکی کوردستان لە ئەمڕۆ و دوێکە و لە ڕۆژانی ڕابردوودا کە بەرەو پیری 26 ڕێبەندان چوون. شنەی بەسۆزوتا و بەسۆزوتا دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمەوای دوایە زاران ئاولێ پژان نیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو بێمێزگەڕژێنێ بەتەسا من بە سۆستێ لاوەستینا باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنم چێ و تەنان لا بندێنم
هەموو گیان هەژێنم دەهەژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من سوڕشی ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان پشکوێک لەو ئاگرام کاسنی چاتاوێنێ من دڵۆپێک لەو بارانە کا دەریایەک بادی دێنێ من شەماڵێم ئەو شەماڵی هێڵ لە شنەی بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژیلەم وای دوایە زاران ئاولی پژان دیسانەوە گردەهاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژاو هێرمێسکە بژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزەم دێڵی زەوی دەلەرزێنم کێ و تەنان لا بندێنم هەموو گیانە هەژێنم دەهەژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من سوڕشی ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەکو ئاماژەمان پێدا
ئەم بەرنامە ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمیەوەی خۆشەویستە و تایبەتە بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئێوەش ئەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 1960 67 64 لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بێنە سەرهێڵ و یا بەدەنگ یا بە نووسراوە و پەیام بم بۆنەوە پەیامی خۆتان بۆمان بنێرن بۆی بڵای بکەینەوە. تا ئێستا چەند پەیاممان بۆ هاتووە لەماوەی بڵاوکردنەوەی ئەو کلیپەدا کە هەنێک وێنە و کلیپی چالاکی ئەمڕۆ دوێکە و ڕۆژانی ڕابردوو بە بۆنەی 26 ڕێبەندان لە ناوخۆی کوردستان بوو بڵاو بووە. کۆمەڵێکتر وێنە و ویدۆی ترمان بۆ هاتووە کە بەداخەوە ئێستا و لەم بەرنامە ڕاستەوخۆیە لەوانەیە مەجای ئەوە نەبێ بڵاویان بکەینەوە، بەڵام بەڵێ نەدەین لە ڕۆژانی داهاتووە ئەم هەواڵانە ئەم پەیامانە ئەم وێنە و ویدۆیانە و چالاکیەکانتان ڕنگدانەوەی بێت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. پەیامێکمان بۆ هاتووە لە بۆکانەوە لەلایەن تعدادێک لە هاوڕێیان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. پەیامەکەی ئاوایە: پەیامی پیرۆزبایی کۆمەڵێک لە دۆستان و لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. هاوڕێیان، ئەمساڵ لە هەلومەرجێکدا بەرەو پیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە دەچین کە لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانی ژێر دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە بارودۆخێکی دژواری ئابووری، کۆمەڵایەتی و ئەمنیەتیدا بەسەر دەبن. گرانی، بێکاری، سەرکوت و خەفەقان و هەروەها گرتن و زیندانیکردنی چالاکان و هەڵسوڕاوانی بوارە سیاسی، مەدەنی و کۆمەڵایەتیەکان چ لە ئاسی سەراسەری و چ لە کوردستان بەو پەڕی خۆی گەیشتووە و دژواریەکانی ژیان گەیشتوەتە لووتکە و لەلایەکی ترەوە چینی کرێکار و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵکی بێزار و وەگیان هاتوو لە ئاس سەرکوتگەریەکانی ڕژیمدا نەک هەر بە چۆک نەهاتوون، بەڵکو لەم چەند ساڵی دواییدا بە خەبات و دەربڕینی ناڕزایەتی، مانگرتن و خۆپیشاندانی بەربڵاو و سەراسەری لە ئاستی ئێراندا ترسی مەرگیان خستووەتە دڵی ڕژیم و دام و دەستگا سەرکوتگەرەکەی و ورەی خەڵک بۆ بەگشتدا چوونەوە و لە گۆڕنانی ئەم ڕژیمە لە ئاستێکی بەرزدایە. لەوە ئاوا هەلومەرجێکدا زۆر بەداخەوە کۆمەڵە بەهۆی کۆمەڵێک کێشە و گرفتی ناوخۆیی بێگومان لە چەند ساڵی ڕابردوودا نەک هەر نەیتوانیوە لە ئاسی چاوەڕوانیەکاندا وەڵامی پێویستە هەنووکەیەکانی خەباتی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان بداتەوە، بەڵکو بەشی هەرە زۆرەی وزە و توانایەکانی بەهۆی ناکۆکیە ناپێویست و ناڕەواکانی ناوخۆوە بە هەدەر چووە. بێگومان بەردەوامی ئاوا دۆخێک تەنیا و تەنیا لە بەرژەوەندی دوژمنان و نەیارانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستان دەبێت. هەر بۆیە بڕیاری بەڕێوەبردننی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کارێکی دروست و بەرپرسا نەبوو و بێگومان هەنگاوێکی گرنگە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و خۆ ڕێخستن و خۆ تەیارکردن بە ئاراستەی خزمەتی زیاتر بە بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستان و بزوتنەوەی کرێکاری لە ئاسی سەراسەریدا. ئێمە کۆمەڵێک لە دۆستان لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان وێڕای پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە دەستی هاوڕێیانەتان بە گەرمی دەگوشین و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. کۆمەڵێک لە دۆستان لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان 26 ڕێبەندانی 1400 هەتاوی. سپاوتان لێبێت هاوڕێیانی خۆشەویستمان لە بۆکان، دەستان خۆش بێت بەو پەیامە جوانەتان. ئەچینە سەر پەیامێکی تر کە بەڕێزێک بە ناوی هیوا زەندی نردوێتی. ئەڵێ ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی لەدایکبوونی کۆمەڵە لە کۆمەلگای کوردستان پیرۆز بێت. ڕۆژی کۆمەڵە لە چەمشار، سنە و باوەڕێز و دەوروبەری لە سەرجەم هاوڕێیانی گیان بەخکرد و زیندانیانی سیاسی، ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و لە هەموو خەڵکی کوردستان
پیرۆزبایی دەکەم. سپاس بۆ کاکیوە. کاک فەرهادی مەجیدی لە هولندەوە هەواڵێکی بۆ نردوین گوایە لە سنەوە ئەمڕۆ چالاکی بەرەو پێشوونی 26 ڕێبەندان بڕێوە چووە. شوعار و تراکتی تەبلیغی بڵاو بووەتەوە و مەراسمێکی شکۆداریان گرتووە. کۆمەڵێک وێنەی بۆ نردین. سپاس کاک فەرهاد. وێنەکان بڕێکی پێشتر بەدەست هاوڕێیانی بەرپرس لە تەشکیلاتی کۆمەڵە لە کوردستان گەیشتبوون، بەڵام هەوڵ دەدەین لە بەرنامەکانی داهاتووە بیخینە بەردەست بینەرانی خۆشەویست. کاک فەرهادیش ئەوەی نووسیوە بە پێی هەواڵێک کە هەر ئێستا لە سنەوە بەدەستمان گەیشتووە. ئەمڕۆ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵێک زۆر لە خەڵکی شاری سنە و ئاواییەکانی دەوروبەر لە سەر کێوی ئاوێری ئەم شارە مەراسمێکی شکۆداریان بڕێوە بردووە. هەروەها لە سەر بەفر شوعاری زۆریان نووسیوە و ئاڵای سووریشیان لە چەند شوێن و مەکان داناوە. دواتر عەکس و فیلمەکانیشی بە دڵنیایەوە بڵاو دەکەینەوە. پامێکی تریشمان بۆ هاتبوو ئێستاما هەوڵ دەدەین بڵاو بکەینەوە وەک خۆی بیخوێنمەوە. بینەرانی خۆشەویست، ئێوەش هەروەک پێشتر ئاگادارمکردن دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 246 1960 67 64 لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بێنە سەر هێڵی تەلەفۆن یاک و پەیام و وتەکانی خۆتانمان بۆ بنێرە. وێڕای ڕێز و سڵاو بۆ ئێوە هاوڕێیانی خۆشەویست. ڕۆژی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامان و هاوڕێیانی تەکەش لایەنگران و بنەماڵەی گیانبەخدوانی ناوڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیێران پیرۆزبایی دەکەین. ئەمڕۆ دووبارە لەگەڵ ڕێباز و ئامانجە سوسیالیستیەکانی کاک محەممەد حوسێن کەریمی و ببورن پەیمان نوێ دەکەینەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆمەڵە هێز و پشت و پەنای کرێکاران زەحمەتکێشانی زوڵم لێکراون و ژنان و لاوانی وەگیان هاتوو ماڵی هەموو ڕووناکبیر و هونەرمەند و مرۆڤێکی ئازادی خوازە. وەرن با لە بەرامبەر دوژمناندا بەهێزی بکەین. کۆمەڵە هەرگیز نامرێ باڵی حیزبی کۆمونیستە. پەیامی تەشکیلاتی نهێنی و هەوادارانی کۆمەڵە لە تاران و ئەلبۆرس. سپاس بۆ ئەو هاوڕێیانە و پەیامەکەیمان وە خۆی خوێندەوە. سڵاو، ئەم کاتتان باش. هاوڕێیان، دوێنێ 25 ڕێبەندان بە بۆنەی هاتنی ڕۆژی کۆمەڵە جەماوەری زۆر لە خەڵکی شاری سەقز لە شەقامەکانی شاردا، خیابانی جمهوری، مەیدانی هەڵۆ، مەسیری هەڵۆ بۆ بەرگاراج، ڕاستە بازار، مەیدانی کرێکار، گاراج بەرەو چوارڕە دەستیان کرد بە بڵاوکردنەوەی نوقڵ و شیرینی. ئەمە لە حاڵێکدا بوو کە هێزی ئیتلاعات و لیباس شەخسی مرکزی شار واتە مەیدانی هەڵۆ و چەند شەقامی تریان تەنی بوو، بەڵام مەیدانی هەڵۆ بەرەو جمهوری بەرەو گاراج لاوانی شۆڕژگێر پیرۆزبایی ئەم ڕۆژەیان بە یەکترین دەوت و پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. خۆشەویستان، پەیامێکی ترمان بۆ هاتووە لە سەر گڵکۆی هاوڕێی گیانبەخکردوو دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان. ئەوەی نووسیوە، نووسێتی ئەمڕۆ بە بەشداری کۆمەڵێکی بەرچاو مەراسمی 26 ڕێبەندان لەسەر گڵکۆی هاوڕێی گیانبەخکردوومان دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان بەڕێوەچوو. سەرەتای مەراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ و 1 دەقیقە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێ محەممەد حوسێن کەریمی و هەموو گیانبەخردوانی ڕێگای سوسیالیزم دەستی پێکرد و پاشان مەراسمەکە و بێدەنگیەکە بە سرودێت
شکێنرا و کۆتایی پێهات. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ چوونەتە سەر گوڵکۆی هاوڕێی گیان بەخردوو دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵای نژادیان و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە بۆ درێژە پێدان بە ڕێبازی سوسیالیستی. کلیپێک ببینن هەر لەم بارەوە و دێنەوە بولاتان.
لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە سەردانی بنەماڵەی گیانبەخردوانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بکەن، دڵنەوایی ئەو کەسانە بکەن کە ئازیزترین ڕۆڵەکانی خۆیان لە پێناو سەرکەوتنی شۆڕشی کرێکاران و زەحمەتکێشان و زۆر لێکراوان پیدا کردووە. ئەو ئازیزانەی گیانیان بەخکردووە بە فیداکاری لە پێناو بەرژەوەندی بێبەشان و زۆر لێکراواندا سەلماندیان کە خۆیان بە ڕۆڵەی بنەماڵەی گەورەی زەحمەتکێشان دەزانن. لە ڕۆژی کۆمەڵەدا گوڵی سپاس و ستایش لە بەرۆکیان بدەن و میوانی دڵی گەورە و عەزمی قایمیان بن. پەیامێکمان لە ئاوایی هەنەر سەر بە منتەقەی ژاوەرە بۆ هاتووە. ئەڵێ 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت. بژی حیزبی کۆمونیستی ئێران، بژی کۆمەڵە، هەر شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. لایەنگرانی کۆمەڵە لە ئاوایی هەنەر منتەقەی ژاوەرەوەی سنە. کاک محەممەدی کەلهوڕی خۆشەویست هاوڕێمان پامێکی ناردووە. سڵاو ڕێز بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هاوڕێیانی بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ڕۆژی داگیرسانی مۆمی ڕووناکی لە بنەماڵەی گیانبەخردوانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و کرێکاران و خەڵکی شۆڕژێڕی کوردستان، هەروەها لە پێشمەرگە و کادر و سەرکردایەتی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم. هەر شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. هاوڕێتان محەممەی کەلهوڕی ناسراو بە وەسا محەممەد. سڵاو ڕێز بۆ وەسا محەممەی خۆشەویست، زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەشت، لا خۆشت پیرۆز بێ. پامێکمان بۆ هاتووە لە بانەوە. سڵاو ڕێز، پیرۆز بێت ڕۆژی ڕزکانی بوێرانەی توولە نەمامی هومێد و ئاواتی هەژاران و بەشمێنەتانی ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی. نەمامێک کە ئەمڕۆ بووەتە دارێکی هەزاران ڕیشە و لق و پۆپەکانی سێبەر و چەتری حەوانەوەی کۆمەڵگای تینووی ئازادی و یەکسانیە. کۆمەڵە ئەو نەمام و ئەو دارە پڕبەرهەمەیە کە ئەمڕۆکە لە ناو دانەدانەی ماڵە هەژارەکانی کوردستان چرۆی کردووە و لە بەروبۆمەکەی چێژ وەردەگرن و چرای ڕووناکی ڕێگایانە. بژی کۆمەڵە، بژی سوسیالیزم، بژی خەباتی ڕزگاری خوازانەی گەلانی ئێران. هاوڕەیەکتان لە بانەی کاک عەبدوڵای مەولەوی و کاک جەلال و کاک کەماڵی مەحزوونی و دەیان گیانبەکردووی تری کۆمەڵە. سڵاو ڕێز بۆ ئەم هاوڕێی خۆشەویستە و سپاس بۆ ئەو پەیامە جوانی. لە سەقزی خۆشەویستەوە پەیاممان بۆ هاتووە. بە فارسی شناروێتی وەک خۆی خوێنمەوە. روزێک کومەلێرە بهەمەیە خانەوادەیە جانبەختەکان زیندانیانی سیاسی، تەمامێک کادر و پیشمەرگانێک کومەلە بۆ حیزبی کۆمونیستی ئێران و خانەوادەی زیندانیانی سیاسی و کەسانی کە روزێک کومەلێرە در تمام شهرهای کردستان گرامی داشتند تبریک عرض می نمایم. از سقس. سڵاو ڕۆژی 26 بەهمەن بە تواو پێشمەرگەکانی کۆمەڵە و دۆستان و خۆشەویستانی تەبریک ئێژین و هیوامان گەین بە ئارەزوەکانمان کە بنیاتنانی جامعەیەکی سوسیالیستیە ئەمڕۆ لە ئاوێری شاری سنە ڕۆژی 26 ڕێبەندان پیرۆز گیرا. لە پەناگای ئاوێر سرودەکانی کۆمەڵە پەخشە بوو، دیکلەمەکانی هاوڕێ کەریمی ئەحمەدی و شوعاری بژی کۆمەڵە بەڵاو دەبووە. عەکس و فیلمەکانتان لە ڕێگەی کاک فەرهادەوە بۆ دەنێرین. مەبەستی کاک فەرهادی مەجیدیە زۆر سپاس، ماندوو نەبن، بەڵێ بڕێک لە هەواڵەکانمان بەدەست گەیشت.
لە ئاویێری هەمیشە سەربەرز لە ئاویێری سوور لە تعدادێکی زۆر لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵا لەوێ بەرەوپیری 26 ڕێبەدان چوونەوە و جارێکی تر ئەو فەزا ئەمنیەتیە ئەو خەفەقان و سەرکوتە کە لە چەند ڕۆژی داهاتوو و لە چەندین هەفتووی داهاتووە کۆماری ئیسلامی بەسەر کۆمەلگای کوردستانی زاڵ کردبوو بۆ ئەوەی ترس و خۆف خاتە دڵی خەڵکەوە کە نەچن بەرەوپیری ئەو ڕۆژە جارێکی تر جوابێکی محکەم بە کۆماری ئیسلامی دراوە کە کۆمەڵە لە ناو کوردستان جێگەی هەیە لە ناو دڵی خەڵکی کوردستان جێگەی هەیە و ئەو ڕۆژە ڕۆژی 26 ڕێبەندان لە هەر نەو فەزایەک و لە هەر نەو جە و خەفەقانێک کە ئەوان دروستی بکەن ڕێگای پیرۆز ڕاگررتنی دەدۆزنەوە و بە هەر شێوەیەک بێ بەرەوپیری ئەو ڕۆژاچن دەستی ماندووتان لە دوورەوە دەگوشین و جارێکی تر لە ئێوەش پیرۆز بێت 26 ڕێبەندان. با سلام و خسته نباشید. رفقا ما جمعی از هواداران کومله و حزب کمونیست ایران از روستای نجه از توابع ژاورو روز کومله را به شما و تمام مردم کردستان تبریک میگوییم. زنده باد سوسیالیسم، بژی کومله. بینەرێکمان لەسەر خەتە ئەم کاتت باش فەرموو. ژیانە باش گەرەک و پیرۆزبای خۆم ڕابگەێنم بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەگەر مەجال بێت. فەرموو دەنگت بڵاوە بێتەوە لە خزمەتان فەرموو. من لەم ڕێگەوە پیرۆزبای خۆم ئاراستەی کۆمەڵانی زەحمەت کرێکە بە بۆنەی ئەم ڕۆژە تاریخیەوە. ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە لە تاریخی کوردستانە کە کۆمەڵەوەکو جەرەیانێکی شەپ و سوسیالیست سەری هەڵدا و ڕیشەیەک ناو دڵی کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژارە جێی خۆی گرتووە. پیرۆزباییەکەم لە ئەو گەلە فەقیر و چەوساوەیە و هەروەها پیرۆزباییەکەم لە خانەوادەی سەربەرزی هاوڕێیانی گیانبەخت کردومان کە لەم ڕێگای گیانی ئازیزی خۆیان لە ڕێگەی ئازادی و سوسیالیزما بەخت کرد. ئەمە دڵگەرمی و دڵخۆشی کە کە بۆ ئەوان کە مناڵەکانیان ڕەنجەکەیان بە فێڕۆ نەچووە و ئەوان هەمیشە سەربەرزن چون مناڵەکانیان لەم ڕێگەیەوە گیانی خۆیان دەستدا و مایە سەربەرزی و شانازیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. داوایشم وایە ئەم جارێ ئەم کۆمەڵەیە هەموو ئەوانەی وا خۆیان بە چەپ و سوسیالیست و مبارزان پەیوەستن بێ بۆ ئەوەی کە دوژمنانی ئێمە ئەس جملە جمهوری ئیسلامی و هەروەها دوژمنانی تری نەوعی ترمان کە هەیە ئەوانیشە بەرحاڵ هێنێ بۆ ئەوانیانێ بربەستێکی بەوان کە هەمیشە داوا بەنێژی کۆمەڵان نەماوە و مردووە بەڵام کۆمەڵە سەرحاڵ و زیندووە و هەرماوە هەرچەند ئەشکاڵاتێکمانتیا بۆ هەیە و ئەویشە بە کۆمەک و یارمەتی هەمووی هەواڵانی کۆمەڵە و ڕێبەرانی و ئەوانەیەوە دەستن دەرکان هیواداین ئەو کەم و کۆڕێژە هەل بکرێت و سەربەرزی و پیرۆزی بۆ تەواو گەلانی کوردستان بە تایبەتی خەڵکی فەقیر و هەژار و زەحمەتکێش کە لەم ڕێگا ڕۆڵەکانیان بەشی هەرەزۆریان گیانی خۆیان لە دەستدا و ئەمە نەتیجەی کاری ئەوانە کە ئەم جەریانە سیاسی ئیجتماعیە دەبین چوونی بۆ نییە و هەر بەردەوامە بێت و سەربەرزی و بۆ خانەوادەی گیانبەختکردوانی کۆمەڵە و سەر شۆڕی و نەمان بۆ جمهوری ئیسلامی و باقی دوژمنانی کۆمەڵە هەمیشە بە شێوە مختلف بەهانەی پێدن و قسەی بۆ درۆستەکەن. هیوان ساقی و سەرکەوتو و سەلامەتیە بۆ هەمووی کاربەدەستان و دەستەن دەرکارانی کۆمەڵە دووپاتی یەکەمەوە کە هیوادارم ئەو ئەشکەڵاتە کە بووای تر لەمە لا ڕوو نەگات و پێش نێت و بتوانێت بە شێوەیەکی ئوسوڵی و دروست بەرگیری بکرێت کە ئەم جەریانە وەکو جەریانێکی ئیجتماعی دووبارە ئەو قدرەتەی خۆی بەدەست بێتەوە. زۆر سپاستان دەکەم و هەروە کاتێکی خۆش دەستخۆشی لە ئێوەی شەکە و ماندوو نەبێت. زۆر سپاس بۆ تۆ و زۆر سپاس کە هاتیتە سەرخەت و سپاس بۆ پەیامە جوانەکەت. هەروەها ڕۆژی کۆمەڵا لە ئێوەی بەڕێزیش پیرۆز بێت.
بینەرێکی ترمان بینەری خۆشەویست سڵام سەرچاوم کانیم لە ئۆردوگاوە تەماسەگرم پێم خۆش بوو منیش لەم ڕێگەوە پیرۆزبایی خۆم بە بۆنەی 26 ڕێبەندانەوە ئەگەر ئیجازە بن بێژم خواهشەکەم زۆر سپاس دەکەم بەڵام هاوڕەکانی ئەتوانم داوایەک لێ بکەم پەیامەکەتمان بە زمانی هەورامی بۆ بگەێنیت بۆ اتفاقاً بۆ ئەوە تەماسم گرتووە دەستە خۆش بێت لە خزمەتان زۆر سپاس پێش لە هەموو شتێک 26 ڕێبەندان پێرۆزبایی یەکەم لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بنەماڵەی ئازیزانی گیانبەختکردومان لە ڕێزەکانی کۆمەڵە و بنەماڵەی زیندانیانی سیاسی کە ئێستش لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان و هەموو هاوڕێیانم پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە ئۆردوگا و لە باقی شوێنەکانی دنیا من وەکو ژنێک کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لە شانمە هاوڕەکانی تا ئێستا سۆرانی بوو بە زوان گیان تا ئێستا سۆرانی بوو قەولەدا بە هەورامی بڵێ دقەی چێکە باخۆ تازە پێی باشە قەی ناکە بڕۆ فەرموو یەک تیرە دۆنێشان پێم خۆش بوو بە زمانی هۆرامیش پێرۆزبایی بکەم ئەگەر ئیجازە بێت فەرموو فەرموو وە شەویستەکان ئارۆ 26 و ڕابەنانیە ڕۆ کۆمەڵێ ئێمە هۆرامی ڕۆڵی فریما بینی کە ڕۆ ئازادی و یەکسانی دلێ هێزەکۆ پێشمەرگۆ کۆمەڵێنە گیانی ئازیزشا پێشکەشی ڕۆ یەکسانی و بەشەرەکە کردن پنەم وەشە بە ئەڵۆتاتۆ سەربەرزی شاواچوو ئێمە ڕۆڵە ئازیزەکە تا درێژەم دێمی و دەست و گردی تاماچکەر و بڵە کۆشمە دیاریکریان پێرۆزبایی تاچنەکەن زۆر سپاس کە ئاگوگیان زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکانی خۆشەویست سپاس بۆی بەشداریت کرد سپاس بۆیشی کە بە زمانی خۆش و شیرینی هەورامیش پەیامەکەت نرد دەستی تۆش خۆش پێ ماندوو نەبی و لە تۆش پیرۆز بێت زۆر سپاس هاوڕێکانی گیان مەمنون دەست خۆش بۆ بەرنامە جوانەکەتن زۆر سپاس بۆ تۆ سپاس دەستی تۆش خۆش پەیاممان زۆر بۆ هاتووە هیوادارم لێم تێک نەچێ و بتوانم هەموو پەیام و پیرۆزبایەکان و ئەو ئیبرازی لوتف و محەبەتانە کە بەنسبەت ئەم بەرنامە و پیرۆزبایەکانی ئێوە بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە و کادر و ئەندامانی حزبی کۆمونیستێران نردوتانە توانم پێڕابگەم و بە هەمویان بخوێنمەوە سڵاو ڕۆژی کۆمەڵە بە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی ئازیزی گیانبەخردوانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران تەبریکەڵێم ئێمە تعدادێک لە تفەنگدارانی زیندەشتی سەڵماس لە دێهاتی زیندەشتی سەڵماسەوە بە فارسی شتێکی نووسیوە ڕاستەکەی نەمزانی مەندوری شۆغڵ بوو یا چی بوو هەرحاڵ دەستت خۆش بێت زۆر سپاس تعدادێک لە هەواداران و لایەنگرانی کۆمەڵە لە دێهاتی زیندەشتی سەڵماسەوە پیرۆز بێ لە ئێوەش زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت تایە لە ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە خۆپیشاندانەکانی نوێنی کۆمەڵە لە ناو شاری سنە یاد بکەن و وەکو 3 ئیسفەندی 77 وەکو 28 ئابان کە بەدەیان کەس گیانیان بەختی ئازادی و سەربەستی مرۆڤایەتی کرد بژی یادی ئازیزیان لە سنەوە کاتزانە پەیامی نردووە با دڵنیاییەوە لە کاتهای گونجاو بەو ڕۆژانەشدا تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە ئەرکی خۆی زانیوە هەم باسی لێ بکات وەک حادسە یا واقعەیەکی مێژووی 3 ئیسفەند 28 ئابان ئەو یا مانگرتنە مێژوویەکانی کوردستان کە فراخاندراوە هەم بۆ لەبیر نەکردنیان هەم بۆ دەرس وەرگرتن لەو ئەزمونانە بۆ داهاتوومان
هەم بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ئازیزانەشی کە لەو قیام و ئاعترازاتەیە گیانیان بەخ کردووە. زۆر سپاس بەوە بیرهێنانەوەت، دەستەکانت خۆش بێت هاوڕێزانەی خۆشەویست. ئەلەم کاتت باش. بانەوە پەیامێکمان بۆ هاتووە. بینەرێک هاتە سەرخەت زوو قەتە بوو، ویستم بێنمە سەر هێڵی تەلەفۆن، هیوادارم هەوڵ بدات جارێکی تر بێنمەوە سەر هێڵ. لە بانەوە ئەوەی نووسیوە: سڵاو ڕێز لە ئاربەبای سەربەرز تا بابۆسی هەمیشە کۆمەڵە. بابۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە، گەرمترین پیرۆزبایی خۆمان، ئاراستەی پێشمەرگە خۆشەویستەکانی شار و شاخی کۆمەڵە و بنەماڵەی سەربەرزی شەهیدانەکەین. هیوادارین بگەین بە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە. پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە هیوای سەربەرزی و سەرکەوتنتان بۆ ئەخوازین. بژی کۆمەڵە. تعدادێک لە لایەنگران و دڵسۆزانی کۆمەڵە لە شاری بانەوە. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئەو تعداد لایەنگر و دڵسۆزانەی کە لە شاری بانەی خۆشەویستەوە پەیوەندیان پێوە گرتین و ئەو پەیامە جوانیان نردبوو. ئێمەش لە ئێوە پیرۆزبایی دەکەین، هیوامان سەربەرزیتانە. ئەمێکمان بۆ هاتووە بە خودکار نووسراوە. من هیوادارم بتوانم بیخوێنمەوە. بە پەیامێکی بە فایلی عەکس هاتووە و هەوڵەدەم بیخوێنمەوە. ئەگەر ئیشکالی تیا بوو داوای لێبوردن لەوە ناکەم کە پەیامەکەیان نردووە، بەڵام بەڕێوەبەرانی مەراسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. هاوڕێیان، سڵاوێکی شۆڕەژێڕانەتان پێشکەش بێت. لەم ڕۆژەدا بە بۆنەی لەم ڕۆژەدا و بەم بۆنەیەوە سەری ڕێز و نەوازش دادەنەوێنین بۆ سەرجەم گیانبەرکردوانی ناوڕیزەکانی پڕ لە شانازی کۆمەڵە و سەرجەم بزوتنەوەی سوسیالیستی و کرێکاری کوردستان و ئێران. لەم ڕۆژەدا جارێکی تر هاوخەباتی خۆمانتان پێشکەش دەکەین و بە هەمومانەوە بۆ پتەوکردنی هەرچی زیاتری ئەم بزوتنەوە هەوڵ بدەین. هیوادارین ماڵی داهاتوو لەسەر ساڵی داهاتوو ببورن لەسەر وێرانەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەم ڕۆژە جێژن بگرین. کەپکەگوڵی خۆشەویستی خۆمانتان لە ئاوایی مەرزبان و مەرەبزان داوای لێبوردن نەکەم. بە خودکار نووسیوێتی بە عەکسی لێگرتووە نردوێتی بۆمان، تۆزێک وردە دەرحاڵ ئەگەر بە کەلیمات هەڵم کرد ببورن. چەپکە گوڵی خۆشەویستی خۆمانتان لە ئاوایی مەرەبزان پێشکەش دەکەین. جارێکی تر ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێت. تعدادێک لە هاوڕێیانی دێهاتی مەرەبزان. سڵاوتان لێبێ هاوڕێیان لە دێهاتی مەرەبزانەوە. ئێمەش پیرۆزبایی ئەم ڕۆژەتان بە گەرمی لێ دەکەین، دەستان دەکشین لە دوورەوە، هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە. تعدادێکی زۆر عەکسمان بۆ هاتووە، هی ئاوێری سەربەرز، ئەو مەراسمانەی ئەمڕۆ کە گیراون زۆر بەداخەوە، چون بەرنامەکە ڕاستەوخۆیە و بەهۆی کێشەی تکنیکیەوە یا ئەوەی کە مەجای ئەومان نیە ڕاستەوخۆ بینێرین، بەڵام وتم دڵنیابن لە هەواڵەکانی داهاتوو و لە بەرنامەکانی داهاتوو کە باسابی خەبەری چالاکیەکانی هاوڕێیان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵە لە ناوخۆ کە بەرەو پیری 26 ڕێبەندان چون دەداتەوە بڵاوی دەکەینەوە. دڵنیابن. پەیاممان بۆ هاتووە، ئیجازە بدەن یەک پەیامی تر بخوێنینەوە و سڵاو ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و
کرێکاران و زەحمەتکێشان و بنەماڵەی گیان بەخدوانی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم. ئازاد لە شاری بۆکان. سڵاو کاک ئازاد، سپاس بۆ پەیامە جوانەکەت، سڵاو و ڕێز بۆ خەڵکی خۆشەویستی شاری بۆکان. ببورن ئەم کاتتان باش. بژی سپاسەکەم. هەتانێ بێنە سەر هێڵ؟ یەک دەقە ببورن با دەنگت بڵاو بکەمەوە. یانی کۆمەڵە فەرموو. فەرموو دووبارەی بکەرەوە. دەنگەکەی بڕە. ئەو بەڕێزانەیە ئەم کاتت باش بینەری خۆشەویست، دەنگت بڵاوە بێتەوە ڕاستەوخۆ. فەرموو. کاگەنەرە و کاتت باش. هەرچاوم. 26 ڕێبەندان لە تەواوی پێشمەرکانی کۆمەڵە و لە تەواوی خەڵکی کوردستان پیرۆز بێ. هیوادارم ئەو ڕۆژە ساڵێکی دیکە لە نێو کوردستاندا بیگرین، بە ئازادی بیگرین. هیوادارم. زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت. دەستت خۆش بێت، ماندوو نەبی. ئێمە شەروەها لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵەوە لە مەقەڕی ناوەندی کۆمەڵەوە سڵاو ڕێز و خۆشەویستیمان دەنێرین بۆ ئێوەی خۆشەویست. ئێمەش پیرۆزبایی لە ئێوە دەکەین. هەروەکو ئاواتت خواست هیوادارین ساڵانی داهاتوو پێکەوە و لە ناو شارەکانی کوردستان بەرەو پیری ڕۆژی کۆمەڵە بچین. زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت. هاوڕێیان، بینەرانی خۆشەویست، هەرچەند بە هۆی کێشەی کۆرۆنا و هەندێک مشکلاتی تایبەت بەم نەخۆشیە ئێمە نەمانتوانیوە وەک ساڵانی ڕابردوو مەراسمی کۆمەڵە لە زرگوێست بەڕێوە بەرین و شکۆدار وەکو ئەوەی کە پێشتر کردووانە بیبینە پێش. بەڵام هەر ئەمڕۆکە تعدادێکی لە هاوڕێیانی ئێمە و تعدادێک لە هەواداران و دۆستانی ئێمە لە کوردستانی باشوور هاتن لە ئاوایی لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە لە زرگوێست بە دەوری یەک کۆبینەوە و مەراسمێکی خۆماڵیانە و خۆمانەمان بەڕێوە برد. ئەگەر هاوڕێیانی بەشی تکنیکمان ئامادە بن، کورتەیەکی بچووک لەو شادی و خۆشی ئەمڕۆمان کە کردومانە بۆ ئێوەی خۆشەویستیشی بڵاو بکەینەوە.
ئارێز ئارێز شاهۆ 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 دەنگت دەبی سمارێز پەیامم بۆت هەیە شاهۆ بینوسەوە لە ئارێزەوە بۆ شاهۆ دایکان باوکان ئازیزانی پشت و پەناو قەڵایەمە پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن. Yawan yawane, göçü hordin gündeme, nabaz yawan yawane, vahatın peşmergeme, şanlı. کانی دامەزرێنەرانی کۆمەڵە پایەدارمانەوە. پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیان و لایەنگرانی ڕێبازی کۆمەڵە دەکەم و سڵاو دەنێرم بۆ دڵی گەورە و بۆ خۆڕاگری بنەماڵەی گیانبەخکردووان بژی کۆمەڵە. کاک سەلاحی کەماڵی خۆشەویستم پەیامی بۆ نردبووین. سپاس کاک سەلاح. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیان و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە، کرێکاران و زەحمەتکێشان و سەرجەم هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ دانانی دنیایەکی ئازاد و بەرابەر و بە دوور لەو چەوسانەوە لێدەدات پیرۆزبایی دەکەین. هیوامان داڕوخانی سیستم و دەسەڵاتی چەوسێنەرانەی سەرمایەداری و بنیادنانی کۆمەلگایەکی سۆسیالیستی و جەماوەریە. هاوڕێیان دیسان ئەم ڕۆژە لە کۆمەڵە دۆستان پیرۆز بێت لەلایەن بەشێک لە لایەنگران و هەوادارانی کۆمەڵە لە شاری مەریوان. سڵاو بۆ ئێوەش، سڵاو بۆ ئەو پەیامە جوانە. پیرۆز بێت 26 ڕەبەندان لە ئێوەی خۆشەویستیش. سڵاو و ڕێز، پیرۆز بێت 26 ڕێبەندان. بە هەمیشە لەسەر ڕێبازی کۆمەڵە سووربین و ڕیزەکانی کۆمەڵە پەڕڕەنگترکەین و کۆمەڵە نەوەک حیزبێکی سیاسی بەڵکو وەک جەریانێکی کۆمەڵایەتی نەک لە کوردستان بەڵکو لە تەواو ئێران جێبخەین. یادی گیانبەخکردووان هەمیشە زیندوو ڕابگرین و وەک گوڵی سپاسێ بۆ یادی ئازیزیان بەرنامەی یادی گیانبەخکردوانی کۆمەڵە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەست پێ بکاتەوە. میم لە شاری سنەوە. سپاس بۆ بەڕێزە. بەڕێزێک لە سنەوە پەیامی بۆ ناردین. سڵاو کاک ئاکۆ، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. پەیامی پیرۆزبایی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێران ئاراستەی بنەماڵەی گیانبەخکردوانی کۆمەڵە، بنەماڵەی زیندانیانی سیاسی و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەین. هەر سەرکەوتوو بن. بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمونیستی ئێران، هەر شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. تعدادێک لە لاوانی ئاوایی دادانەی کەمانگەر منتەقەی کەڵاتەرزان. زۆر سپاس بۆ ئێوە لاوانی خوێنگەرم و شۆڕژێڕی ئاوایی دادانەی منتەقەی کەڵاتەرزان. پیرۆز بێت 26 ڕەبەندان لە ئێوەش. هیوای سەرکەوتن.
پەیامێکمان بۆ هاتووە لەلایەن هاوڕێ خالیدی باغیاری لە وڵاتی سوید. ڕاگەاندنی ناردووە بە بۆنەی مەراسمی 26 ڕێبەندان کە حوتوی داهاتوو قەرار وایە لە شاری یۆتۆبۆری و لە شاری سکۆڵم لە وڵاتی سوید بەڕێوە بچێت. معلوماتی ناردووە لەسەر مەراسمەکەی بەشی یۆتۆبۆری کە ئەمەیە وەک خۆی بۆتانی دەخوێنمەوە. بەخێر بێن بۆ مەراسمی 43 ساڵەی ئاشکرابوونی کۆمەڵە لە شاری یۆتۆبۆری لە وڵاتی سوید. ڕۆژی شەممە 26 فەوریە کاتژمێر 6 ئێوارە تا 24 یا 12 شەو بەرنامەکانمان دەست پێ دەکات کە بریتین لە سەوباسی یەکێک لە هاوڕێیانی کومیتەی ناوەندی کۆمەڵە، شێعر و سرود، بەرنامەی هونەری بە بەشداری هونەرمەندی لاوی دەنگخۆش ئاوات پێنجوێنی، هونەرمەند فەریبورزی کەریمی، موزیک ژێنی بەتوانا و حەمید خاتری. ئادرەسەکەشی داوە کە ئاوایە کورتە داڵا تۆریەت لە کورتە داڵا فڕۆ بە سپۆر واگنەکانی 6 و 7 و 11. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنەوە بکەن 07 46 89 586. نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و کومیتەی یۆتۆبۆری. ئەمە مەراسمی یۆتۆبۆریە کە ڕۆژی شەمبە 26 فەوریە لەوێ بەڕێچێت. داوا لە دانیشتوانی یۆتۆبۆری و دەوروبەریەکەین کە بە گەرموگوڕی لەو مەراسمە خۆشەدا بەشدار بن و گەرموگوڕی ببەخشن بە مەراسمەکە. سپاس بۆ کاخالیت دیارە و هاوڕێیانەی یۆتۆبۆری و سکۆڵم لە تەدارکردی بەرگوزاری مەراسمی کۆمەڵەدان. لێرەوە سپاسیانەکەین پیرۆزبای ڕۆژی کۆمەڵیان لێکەین و دەستی ماندوێتیشیان نەگوشین لە دوورەوە. هەر عینی مەراسمیشمان لە هەمان ڕۆژ لە سۆکۆڵمە بێت. لە سۆکۆڵمیش لە 26 فێوریە، بەڵام ئێستا ئەو ئادرەس و شتەکەیم بۆ نەهاتووە. ئەگەر ئەوش یا دوای ئەیخوێنمەوە حتمما ئەویشتان بۆ نێرم و هەروەها داواش لە دانیشتوان و هەواداران و دۆستانی کۆمەڵە لە شاری سۆکۆڵمەکەین کە لە مەراسمەشا بەشداری بکەن. زۆر سپاس. پەیامێکمان بۆ هاتووە لەلایەن تعدادێک لە هەوادارانی کۆمەڵە لە شاری مەهاباد بە فارسی نردوێتی و بە شارێکی شاملۆش دەستی پێکردووە. ئەم مەجبورم هەر بە فارسیش بیخوێنمەوە بۆتان. لە ئاشک رازیست لەبخند رازیست من دەردم مشتەرەکەم مەرا فەریاد کن. ما جمعیت دوستداران و هواداران کۆمەلات شهر مەهاباد این روز تاریخی و دوست داشتنی را به تمام خانواده جان باختگان، به تمام زندانیان سیاسی، به تمام معلمین دربند، به زنان، به کودکان کار و به تمام انسانهای استثمار شده و سوسیالیست تبریک میگوییم. جمعی از دوستان و هواداران کومله لشهر محبت. پامێکی ترمان بۆ هاتووە. وەستا محەممەد داوای کردووە توێتی بەرنامەکەتان زۆر باش و دەستخۆشی کردووە. وتیە وایە هاوڕەیەکی ڕەفیقێکی کچیش لێرە ببوایە بۆ پێشکەشکردنی بەرنامەکە. کاکە وەستا محەممەی خۆشەویست حتمما خادەکەت بەجێ و ڕاشی دەگەێنین دەستە خۆش بێت. هیوادارم بۆ داهاتوو بتوانین ئەو جبرانکەینەوە. هاوڕێ کامران ئادرس و شوێنی مەراسمی پێشوازیکردن لە ڕۆژی کۆمەڵی لە سۆکۆڵمەوە نردوین. کا کامران من هەوڵەدەم بۆ کۆی کە خۆت نردوتە بۆتانی بخوێنمەوە. ڕێوڕسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە لە شاری ستۆکۆڵم. بەرنامەکە ئاوا دەبێت وتارێک لەلایەن یەکێک لە ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بڵاوە بێتەوە. شیعر و پەخشان و سرود،
بەرنامەی هونەریش بە بەشداری هونەرمەند نەجمەی وڵامی دەبێت. کات 26/2/2022 سەعاتی 6:18 ئێوارە تا درەنگانێکی شەو. شوێنەکەشی ئاوان وسیوە. ئەو ئازیزانەی کە لە سکۆڵ من حتمما دەمەبەستەکە تێگەن. ئەوەیە هاڵوندا فۆڵکێتسوس بۆری وێگەنی 1 نۆرشبۆری نۆرشبۆریە هەڵ لە هاڵوندا فۆڵکێتهوس بۆری وێگەنی 1. سپاس بۆ هاوڕە کامران. هەروەها هاوڕە کامران پیرۆزبایی ڕۆژی 26 ڕێبەندانی لەسەر جەم کادر و ئەندامان و پێشمەرکانی کۆمەڵە لە مەقڕی ناوەندی کۆمەڵە و لە هاوڕێیان و هاوسەنگەرانی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە و دەستخۆشیان لێ کات بۆی کە بە گەرم و گوڕی بەرەو پێشی ڕۆژی کۆمەڵە چوون. سپاس هاوڕە کامران، ئێوەش ماندوو نەبن لە کار و ئەرکی ڕۆژانەتان. دوای ئەو دوو پەیامە پەیامێکی ترشمان بۆ هاتووە لە دیواندەرە. توتی سەلاح لە دیواندەرەوە. پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە ئێوە و لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ساتێک لە تەمەنیان لەناو ئەم تەشکیلاتە بەروەتە سەر و زەحمەتیان بۆ کێشاوە و تێیدا ماندوو بوون. ئەم ڕۆژە پیرۆز دەکەین لە بنەماڵەی ئازیزی گیانبەخردوان و بەڵێن بێت تاگەیشتن بە ئاواتی جگەرگۆشەکانیان درێژە پێدەری ڕێبازی پڕ لە شانازیان بین. جارێکی تر پیرۆز بێت 26 ڕێبەندان. زۆر سپاس بۆ کاک سەلاح لە دیواندەرەوە. دەستان خۆش و ماندوو نەبن. پیرۆز بێت 26 ڕێبەندان لە ئێوەش. سڵاو بۆ شاری خۆشەویستی دیواندەرەش. بینەرانی خۆشەویست، کلیپێک بڵاو دەکەینەوە، پاشان دێنەوە لاتان و درێژە بە بەرنامەکەمان دەدەین. پەیامەکانتان تۆزێک زۆر هاتووە بۆمان، بەڵام هەوڵەدەین لە مەجالە بیان خوێنینەوە و شارەیان پێ بکەین. ژمارە تەلەفۆنەکانیشمان جارێکتر دەڵێنەوە 246 702 61 67 64 لە ڕێگای واتساپەوە. هەمەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆن، هەمەتوانن پەیام و نامەکانتان بۆمان بنێن. کۆمەڵە باڵای سووری شەکاوەت قەسەم کە سوورم لەسەر خەبات و ڕێباز. بانە یارانت لێت بگرن سەنگارە، با بە قەڵەمیان لەسەرت بدوێن بە جەنگ، بەڵام قەت ناتوانن تۆ بستێنن لە خەبات و خەڵق و سەنگارە. با بە درۆ بدەن لێ تاونی ڕاستبوون، مێژووە بەڵگەیە کەوان بە هەڵە چوون. با بزانێت ئەو دوژمنی تازە کە من پێشمەرگەی خەباڵتی ئەم سەردەمەم، تا خوێن لە دەمارم دەجوڵێ چەپم و کۆمۆنیستم و کۆمەڵەم، چەپم و کۆمۆنیستم و کۆمەڵەم. ڕێخەزات من چەندە سەخت و دوور وەردەورمان کەوتە یادە بێ. ڕێخەزات من چەندە سەخت و دوور وەردەورمان کەوتە یادە بێ. لەم ڕێ پیرۆزە هەرگیز نادێ، ئێمە بۆ مردنی شەبادێ.
تێکۆشان بەڕەباری چینی کرکارە بە ڕێبازی ڕێگەی تێکۆشان ئاڵای سووری شۆڕێژمان هەڵ ئاوکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین ئاڵای سووری شۆڕێژمان هەڵ ئاوکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین چەندە سەخت و دوور بێ باش وەردەومان کڵپەیا ببێ ڕێخەڵباتمان چەندە سەخت و دوور بێ باش وەردەومان کڵپەیا ببێ لەم ڕێ پیرۆ بەهاگردا ناودێ ئێمە بۆ مردنی شامادێ لەم ڕێ پیرۆ بەهاگردا ناودێ ئێمە بۆ مردنی شامادێ بینەرانی خۆشەویست تعدادێکی زۆر عکس و ویددیۆ و وێنەی چالاکیەکانی ئەمڕۆ هەرێسا بەدەست بەڕێوەبەرانی ئەم بەرنامە گەیشتووە زۆر بەداخەوە ئێمە لەبەر هەنێ هۆکار ناتوانین ڕاستەوخۆ بیخێنە بڵاوی بکەینەوە لە یەکیان تعدادێکیان لە بەرمەسایلی ئەمنیەتی و دەموچاویان بەشێکیان وازە دیارە و ئێمەش لەبەر خاتی ڕعایەتکردنی ئەو مەسایلە فعلەن عکسەکانیان هەمووی بڵاو ناکەینەوە بەڵام هەوڵە دەین ئەوانەی کە گونجاو بێ و دوایی کێشیان بۆ دروست نەکا و منیان خاتە مەترسیەوە بڵاوی بکەینەوە ئەگەر بڵاوی ناکەنەوە گلەیمان لێ نەکەن نەگەرانین لە مەترسی ئەمنیەتیتان بکەوێتە سەر و بۆیە کە ئەو نەگەرانی ئێمەش بەجددی وەری بگرن و داوای لە بردنتان لێکرد لە هەرحەڵ بەڵام هەوڵە دێن ئێستا هاوڕێیانمان هەوڵە دەن کە ئەگەر عکسایەک یا ویددیۆهایەک کە ئەگەر بزانین کێشە دروست ناکات دوای بۆتان حتمما بڵاوی یەکەینەوە بینەرێکمان لەسەر خەتە بینەری خۆشەویست ئەگەر گوێ لە دەنگمان کاتت باش سڵاو هاوڕاکۆ من ئەریامانی لە شاری یوتیوبەری وڵات سوێدەوە تەلەفۆن دەکەم سڵاو ڕێز کاگەریای خۆشەویست سپاس دەکەم قوربانت پیرۆزبایی خۆم بۆنەی 26 ڕەبەندان ڕۆژی ئاشکرابوونی فعالیەتی کۆمەڵا پێشکەش بە هەموو هاوڕایان ڕێزەکانی کۆمەڵە و پێشمەرگە خۆشەویستەکان لە کوردستان دەکەم ویستم شارێکی کورتە لە ڕەفیقێکی فەیسبووکم داینابوو لەگەڵ ئەو مناسبەتە دێتەوە شحاڵە بن فەرموو باش لە چاوەڕوانی شۆڕە سواردا کەوشان بپڕێنەوە وەرە من لە مێش ساڵات لە پشت دەرگای بەستراوی یاساکۆنەکاندا بە درێژایی مێژووی فرمێسک و خوێن چاوەڕوانی ترپەی هەنگاوەکانی مەسیحایەکەم من دەزانم دێ لە دەمە ئێوارەیەکی ڕەشمدا بە باوەشێک گوڵە گەزیزەوە هەلاوە و مەلاوە بەشی من لەو ماڵەیدا ماوە دێ و پشتوێنی ڕازاوەی وەفا لە کولاوەی چاوەڕوانی دڵەکان وە شۆڕ دەکەیتەوە دێ و پڕ بە ئامێزت مەرهەمت پێیە و بۆ زێژنانە کۆترێک دێ و مژدەی هێمنی پێیە ئەوەم لەدار بەڕووی بەرماڵمان بیست کە ساڵەهایە بەقەتاڵی شاخەوە چاوەڕوانە دایکیشم بە دڵێکی ئاوڵاوە لەبەر بەڕۆچکی هەیوانی ماڵمان تەشی یادێکی ڕۆژانێکی دوور دەڕێسێ دەستی کردۆتە نسێ بۆ چاوەکانی و شۆڕسوارێک لە دوور دێت شاری هاوڕێک بوو لە فەیسبوک داینابوو من پێم زوان بوو پێشکەشیەکەم بە هەموو شۆڕسوارەکانی کۆمەڵە و ڕێگای ڕزگاری و ئازادی کوردستان و چەپ لە کوردستاندا کاک ئاریای خۆشەویست زۆر سپاس بۆ شیعرە جوانەکەشت ئێمەش پیرۆزبایی ئەم ڕۆژە لە جەناب دەکەین سپاس بۆی کە هاتێتە سەر هێڵی تەلەفۆن سپاس دەکەم دەی کاتێکی خۆش بازیاتر کاتان بۆ ئێوە شەرەوە و سڵاو ڕێزمانێ بۆ هاوڕێیان سەر چاوم
پەیامێکی ترمان بۆ هاتووە. لە سڵاو ئەم کاتتان باش. لەم ڕۆژە پیرۆزەدا بوو لە فیداکاری و گیانبازی پێشمەرگەی چیا بڕوا کە سەدان عەمەلیاتی سەرکەوتووانەیان ئەنجامدا و مێژووی کۆمەڵەیان بەرێقەدار کرد سەری ڕێز و نەوازشدا بنوێنین لە سنەوە میم. زۆر سوپاس. هاوڕێی خۆشەویست هاوڕێ سۆما ئەمانی پامێکی جوانی نردووە بۆتانە خوێنمەوە. ویستم پیرۆزبایی 26 ڕێبەندان لە ئێوە و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە بکەم. هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە. دووبارە پیرۆزە 26 ڕێبەندان. سۆما ئەمانی لە ئەڵمانەوە. زۆر سپاس هاوڕێ سۆما. جارێکی تریش لە بەرنامەی پێشووە پەیامت نردوو بۆ بەرنامەی ڕاوێژ زۆر بەداخەوە من نەگەیشتم بخوێنمەوە. ئەمەیان فریاکەوتم. زۆر زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت. دووبارە لە ئاوایی دانە کەمانگەرۆ. سڵام شەوتان بەخێر. پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵەتان دەکەم لە هەمووتان لە ئاستی ئێران کوردستان و جیهان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. دەستان خۆش لە ئاوایی دانەی کەمانگەر. پەیامێک لە سەردەشتەوە. لە سەردەشت گویان لە دەنگی کاک ئاریای ئەمانی خۆشەویست بوو هاتنە سەرخەت ئەوانیش. پیرۆزبایی 26 ڕێبەندانەکەین لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە، لە هەموو ئەندامانی حیزبی کۆمۆنیست ئێران لە هەر کوێیەکی دنیاژین. هیوادارین بە درێژە پێدانی ڕێبازی پڕلەشانازی هاوڕێیانی گیانبەخکردوومان بتوانین ساڵانی داهاتوو لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی جێژن بگرین. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزە لە سەردەشتەوە. وێنەیەکمان هەرێستا بەدەستگەیشت لەسەر گڵکۆی هاوڕێی گیانبەخکردوومان هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی کە هاوڕێیانمان یا تێدادێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە چوون بۆ ئاڵمانە و لەسەر مەزاری هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی وێنەیان گرتووە و لەسەر گڵکۆی کاک فواد وێنەیان گرتووە و بەناردنی ئەو وێنانە پیرۆزباییان کردووە لە 26 ڕێبەندان و پەیمانیان نوێ کردوەتەوە لەگەڵ ڕێبازی کاک فواد. زۆر سپاس بۆ ئازیزانە و ماندوو نەبن. ئازیزێکی ترمان لە سەراوە سەرای بینی سەقف بۆکان وای نووسیوە. لە هەر حاڵ سڵاو و ڕێز ئەم کاتتان باش. دەستی ماندووتان ئەگوشین. سپاس بۆ بەرنامە جوانەکەتان. دەست سپاس بۆ ئێوەش. پیرۆزبایی 26 ڕێبەندانتان لێ یەکەین. هیوادارین ئەم ڕۆژە ببێتە هێوێن و هێمای سەرکەوتنمان. هیوادارین ساڵانی داهاتوو لە شارەکانی کوردستان ڕۆژی کۆمەڵە جێژن بگرین. جارێکی تر پیرۆزبایی ئەم ڕۆژەکەم لە هەموو ئەندامانی کۆمەڵە و سەرکردایەتی کۆمەڵە و هەموو ئەو کەسانەی کە کۆمەڵە خۆشەویستن ماندوو نەبن. ئێوەش ماندوو نەبن. دەستان خۆش بێت. سپاس بۆ ئێوە. 26 ڕێبەندان پیرۆز بێت. هەر شکاوە بێت ئاڵاسوورەکەی کۆمەڵە. سپاس بۆ بەرنامە جوانەکەتان. سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش. ماندوو نەبن. ئەم شوێنەکەی معلوم نەبوو.
سڵاو پیرۆزبایی 26 ڕێبەندانەکەم لە هەموو لایەنگرانی کۆمەڵە و بە تەواوی پێشمەرگە زەحمەتکێشەکانی کۆمەڵەی سەربەرز لە ئاوایی نەوەڕەی خۆشەویست. سڵاومانەیە بۆ خەڵکی شۆڕشیێر و خوێنگەرمی ئاوایی نەوەڕە و دەستی ئەم ئازیزەش خۆش بێت کە پەیامی پیرۆزبایی نات. ئێمەش پیرۆزبایی یەکەین لەو ئازیزە. بەڕێزێک پەیامێکی بۆ نردوم، شێعرێکە، ئەگەر هەڵە نەکەم شێعرێکی شێرکۆ بێکەسە، بەڵێ شێعرێکی شێرکۆ بێکەسە، داوای کرۆ بیخوێنمەوە. هەوڵەدەم هیوادارم بتوانم وە خۆی بیخوێنمەوە و شێعرەکە مەفهومەکەی بگەێنم. هاوڕێکەم، کانیەکانی وڵاتەکەم خۆشەویستن، لە هەمویان خۆشەویستتر ئەو کانیەیە تینوێتی زۆری شکاندوم. باخەکانی وڵاتەکەم خۆشەویستن، خۆشەویستتر لە هەمویان ئەو باخچەیە بەری زۆرتری بۆ گەیاندوم. مامۆستایانی وڵاتەکەم خۆشەویستن، لە هەمویان خۆشەویستتر ئەو مامۆستایە یەکەم جار فێری یەکەم حرفی کردوم. هاوڕێکم، شەهیدانی وڵاتەکەم تێگڕا هەموو خۆشەویستن، لە هەمویان خۆشەویستتر ئەو شەهیدانەی یەکەم جار ترسی مەرگیان بۆ بەزاندم. شێرکۆ بێکەس لە کتێبی داستانی هەڵۆی سوور. سڵاو و ڕێز بۆ هەموو خۆشەویستەکانی کۆمەڵە 26 ڕێبەندان لە هەموو لایەک پیرۆز بێت. یەکێک لە لایەنگرانتان لە شاری مەهاباد. زۆر سپاس بۆ و بینەرە خۆشەویستە و بەو شیعرە جوانە پیرۆزبایی 26 ڕێبەندانی بۆ نردوین. ئێمەش لێرەوە دەستێ وشین و پیرۆز بێت 26 ڕێبەندان لە ئێوەی خۆشەویست و لە خەڵکی شۆڕژێری مەهاباد. دەستت خۆش بێت. پەیامێکمان بۆ هاتووە. هاوڕێ متەلیب لە وڵاتی سوید پەیامی نردووە، ئەڵێت 26 ڕێبەندان ساڵیادی گیانبەرکردنی هاوڕێی دامەزرێنەر هاوڕێ حەمەحسێنی کەریمی و ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەیە. ساڵیادی ئاشکرابوونی ڕێکخراوەیەک کە بە هەڵسوڕان و تێکۆشانی چێلگیرانەی بۆ بەدیهێنانی داخوازی ڕەواکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە ئاڵا هەڵگربوونی ویست و داخوازی ڕەوای کرێکاران و زەحمەتکێشان و ژنان و سەرجەم چین و توێژەکانی کوردستان پەڕەیەکی زێڕینی لە مێژووی هاوچەرخی بزوتنەوەی ئازادی خوازی خەڵکی کورد تۆمار کرد. بەم بوونەوە ئەم ڕۆژە لە هەموو هاوسەنگەران و خەباتگێڕانی نهێنی شارەکان و هەروەها پێشمەرگە و بنەماڵەی گیانبەخردوان زیندانیانی سیاسی و بزوتنەوەی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان پیرۆز دەکەم. هەر بژین و سەرکەوتە بوون. متەلیب ئەنوەری. زۆر سپاس بۆ هاوڕێ متەلیب، دەست خۆش. سڵاو پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە. بژی هاوڕێیانی سەرکردایەتی کۆمەڵە و شەخەسەن ناوی هاوڕێ سێبراهیم بردووە لایەنگرانی کۆمەڵە لە ئاوایی هەشەمێس. زۆر سپاس لەلایەن هەموو هاوڕێیانی پێشمەرگە لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە. سپاسی ئەو بەڕێزاکەین کە لە ئاوایی هەشەمێزەوە ئەو پەیامە جوانی نردووە. دەستەکانت خۆش بێت. سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ سەرجەم ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە ئاوایی خۆشاو مەنتەقەی کەڵاتەرزان ناوچەی سنە. سپاس بۆ ئەو بەڕێزە لە ئاوایی خۆشاو مەنتەقەی کەڵاتەرزان. سڵاو هاوڕێ، دەستان خۆش بێ و ماندوو نەبن. پیرۆز بێت 26 ڕێبەندان. هیوادارم ساڵانی داهاتوو لە کەنار یەک و لە شارەکانی کوردستان
ئەم جێژنە بگرین. هەر لێرەوە یادێکیش بکەین لە کاک فەرهادی شەعبانی خۆشەویست و یادی بەخێر و ڕێگای پڕێبوار بێت کەڵاتەرزانی 26. بەڵێ لەم ڕۆژانەیە یادی کاک فەرهاد و زۆربەی هاوڕێیان سەرجەم هاوڕێیانی گیان بەخردومان لە لامان خاڵیە. بەتایبەت هاوڕێ فەرهاد کە لەم بەرنامەدا لەم بۆنانەدا بە تایبەتی بە شور و ئەحساسێکی تایبەت بەخۆی بەشداریە کرد و گەرموگوڕیەکی ئێژگار زۆری دەبەخشی بە بەرنامەکان و هەمیشە بە چاوی نەگەرانی و بە ئسترێس و بە شور و هەیەجانێکی تایبەتەوە پێشوازی لە ڕۆژی کۆمەڵا کرد و بەرنامەکانی بۆ ئەڕازاندەوە و خۆی بۆ ئامادە دەکرد. یادی کاک فەرهاد و سەرجەم هاوڕێیانی گیان بەخردووی ڕێگای سووری سوسیالیزم تا گەیشتن بە ئاوەتەکانیان درێژی هەیە. پیرۆزبایی ڕۆژی 26 ڕێبندان لە پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی ئازیزی گیان بەخکردوانی کۆمەڵە و هەموو کادر و ڕێبەرایەتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەم. بژی کۆمەڵە خاڵۆ هاشم لە سنەی سەربەرز. زۆر سپاس بۆم بەڕێزە لە شاری سنەوە. بەڕێزێک پامێکی نردووە خواهششی کردووە کە حتمما بخوێنمەوە. بسوێتی سەلام ڕوزێک کومەلەرەوە تەبریک میگەم. من بەرادەرە جەنبەختەیەک کومەلە هەستم بەخان نێگەرانە زێن شەعابێ شەما عەزیزان هەستیم حیفێ واقعیان ئینجرایانێ بە زۆر کە تازێ جانێ تازەی گرفته بود این شعب داشته باشه. به فکر دوباره با هم باشید چون ستونهای بزرگی است شما جدا شدن که هر کدام نامی و یادی در این دیار دارند. و خوێنمەوە زۆر بەداخەوە هەرچەند ئێستا لەم کاتوو لەم بەرنامەیان مجالی باسکردن لەوەنێ بەڵام این شعبەکە ڕاگەیەندراوە. هیوادارین دواتر لە پێشێوازی تر لە کەناریەک و بۆ درێژە پێدان بە خەبات لە هاوکاری یەکتری بکەین بەڵام ئەوەی کە تا ئێستا بتوانینەوە بەر بە شعبێک یا بەوە بگرین بەداخەوە شعبەکە ڕاگەیەندراوە و تازە بووینەتە دوولایەنی سیاسی جیاواز. زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەت زۆر سپاس بۆ هاوڕێی کە نەگەرانیت بەڵام هیوادارین کە بەبوونی ئێوە ومانانەوە ئەم تەشکیلاتە بەهێز بێت و ئەو کێشە و نەخس و کەم و کوڕیانەی کە پێشتر بوێتی دابرێت و بەهێزتر لە جاران ببێت. بیست ڕێبندان ڕۆژی کۆمەڵە لە تەواو پێشمەرگەکانی کۆمەڵە و لە تەواوی خانەوادەی شەهیدان پیرۆزبای یەکەم یادی شەهیدان بەرزە و ڕێگایان پڕێبوار. سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ تۆش بەڕێزی خۆشەویست لە ئاوایی نەوەڕەوە. سپاس بۆ ئیبرازی محەبەتەکەت. پیرۆز بێت 26 ڕێبندان لە ئێوەش. بەڕێزێک لە ئاوایی دانەکەمانگەر ناوچەی کەڵاتەرزان پامی نردووە. پامان زۆر بوو لە ئاوایی دانەکەمانگەر. سڵاو ڕێزمان هەیە بۆیان. سڵاو ئەی خۆشەویستان. سڵاو ئەی ئینسان دۆستەکان. ئەو ڕێکخراوە بە فکر جیهانی و هەڵقوڵاوی کوردستان. سڵاو لە پێشمەرگەکانی لێتان پیرۆز بێت 26 ڕێبندان. ئێمەش سڵاو ڕێزمان هەیە لە ئێوەش پیرۆز بێت. سڵاو لە تۆی خۆشەویستیش لەلایەن هاوڕێیانی پێشمەرگەشەوە سڵاو لێ بێت. دەست خۆش بێت بۆ پەیامە جوانەکەت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. پەیاممان زۆر بۆ هاتووە. با من کۆی بکەمەوانێ بزانم کامەیم نەخوێندوێتەوە. تۆزێک پەیامەکان هەستەکەم تێکەڵ بووە
نەکا هیچ تکراری بخوێنمەوە و تعدادێکیش حەزف بکەم ئەگە هاوڕێمان کلیپێکی ئامادە بێت کلیپێک بڵاو بکەینەوە دەمەوە خزمەتان ئارێز ئارێز شاهۆ 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 دەنگت دەبیسم ئارێز پەیامم بۆت هەیە شاهۆ بینووسەوە لە ئارێزەوە بۆ شاهۆ دایکان باوکان ئازیزانی پشت و پەنا و قەڵایەمە پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن وهاتن پێشمەرگی me شال و شافک البەجنەوان ئەوێن پارتیزانên me çek û rexlê milên wan وهاتن پێشمەرگی me şal û şafik البەجنەوان ئەوێن ڕۆنیا çavê me gulê zor bidin destwan ji mêj dalbin dawane çavê me rê çawane ji mêj dalbin dawane çavê me rê çawane keçû xortên gundê me daxwaz yawan yawane keçû xortên gundê me daxwaz yawan yawane wahatin pêşmergê me şan û şafik bejnawan evên ronya çavê me çek û rexlê milê wan تبرابم بکندیلان جشن و شاهی و سیران تبرابم بکندیلان جشن و شاهی و سیران بیجن و بخیر هاتن هی پشمرگن قهرمان بیجن و سرسرا هاتن هی پشمرگن پهلوان و هاتن پشمرگی می شاد و شافک البجنوان اوین رونیا شاوی می گلی دور بدن دستوان دفاری زنجینا می پر زحمت دیتن شومه دفاری زنجینا می پر زحمت دیتن شومه کردستان نو بجیندا بخوینا پشمرگین me Kurdistan nû beşinda bixwîna şehîdên me wahatin pêşmergê me şan û şafik bejnawan evên ronya çavê me gulê zor bidin destwan بۆم me بکبینن دۆستی و ئاشتی و ئازادی داژ بۆ me بکبینن دۆستی ئاشتی و ئازادی وا هاتن پێشمەرگێ me شاڵ و شافک بەجنەوان ئەوێن پارتیزانên me çek û rexlê milên wan وا هاتن پێشمەرگێ me شاڵ و شافک بەجنەوان ئەوێن ڕۆنیا çavê me بەڕێزانی خۆشەویست پێشتر وتم دوو وێنەمان بۆ هاتبوو لەسەر گوڵکۆی کاکفوادی خۆشەویست
کە چوون لەوێ بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە. ئێستا هەواڵەکەیان تەکمیل کردەوە بۆمان ئەڵێن تعدادێک لە لاوانی ژاوەرۆ بۆ ڕێزگرتن لە ساڵیادی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە چوونەتە سەر گڵکۆی کاکفواد و لەوێ هەم ئەو ڕۆژەیان پیرۆز کردو و هەم بەڵێنیان نوێ کردوەتەوە کە درێژە پێدەری ڕێگای پڕ لە شانازی کاکفواد بن. پیرۆزبایی 26 ڕێبەندانیان کردووە لە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە، لە هەموو ئەو هاوڕێیانە و ئەو ئازیزانەی کە بە وجودی ئەو فەزا ئەمنیەتیە کە لە کوردستانە حاکم بوو وە جمهوری ئیسلامی و لە چەند هەفتووی ڕابردووە هەموو شارەکانی میلیتاریزە کردبوو، هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی بانکێش کردبوو بۆی ترس و خۆف خاتە دڵی خەڵکەوە، لەژێر ئەو فەزایەشە چوون بەرەو پیری 26 ڕێبەندان. پیرۆزبایی لەوانش کردووە نووسەتی دەستی دانە بەدانەیان بە گرمی ئەگوشم. ئێمەش سپاسی ئەم ئازیزانە لە منتەقەی ژاوەرەوەکەین کە ئەمڕۆ چوونەتە سەر گوڵکۆی کاکفواد، دەستیان بە گەرمی دەگوشین. پیرۆز بێت 26 ڕێبەندان لە ئێوەش، ماندوو نەبن هاوڕێیان. پەیامێکی ترمان بۆ هاتووە ببورن. پیرۆز بێت 26 ڕێبەندان. ئەم پەیامە لە ئاوایی باینچۆوە تەقدیمتانەکەم. ئێمەش لێرەوە سپاسی هەمووتان دەکەین و سڵاو دەنێرین بۆ ئاوایی باینچۆ و پیرۆز بێت 26 ڕێبەندان لە ئێوەش. پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ دەکەین. یادی هاوڕێ فەرهادی شعبانی بەخێر بێت و ناوی هەمیشە لە دڵمانە دەمێنێ و پێشڕە و لە ئاوایی هەنەر. لە ئاوایی خلیچان لەلایەن گیانبەخکردووانی کۆمەڵە کاک سادی مەخسوودی و کاک حەبیب نەجەفی ڕۆژی 26 ڕێبەندان پیرۆزبایی دەکەین. لایەنگرانی کۆمەڵە لە ئاوایی خلیچیان چەمشاری سنا. زۆر سپاس بۆ لایەنگرانی کۆمەڵە و دۆستانی کۆمەڵە لە ئاوایی خلیچیانی سەر بە چەمشاری سنا. ماندوو نەبن، ئێمەش پیرۆزبایی ئەو ڕۆژەتان لێ دەکەین. پامێکی ترمان بۆ هاتووە، نازانم چەندەمان کات بەدەستەوەما بێت، بەڵام لە ئاخر و ئۆخرەکانی بەرنامەکەمان داین. هیوادارم توانم بەو تعدادەی کە پامیان نردووە ڕابگەم. لەبانەوە سڵاوتان لێبێت. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئەم ڕۆژە لە ئێوە و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو کەسانەی کە خۆیان بە دۆستی کۆمەڵە ئەزانن پیرۆز دەکەم. دۆستێکتان لە ئاوایی سەبەتڵ و سەر بە شاری بانە. زۆر سپاس، سڵاو ڕێزمانەیە بۆ ئەو دۆستە و بۆ خەڵکی شۆڕەشێڕی ئاوایی سەبەتڵش. پەیامێکی ترمان بۆ هاتووە، ئینتەهاکەی بزانین لە سەقزەوە. لە سەقزەوە سڵاو ڕێزمان بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئەم بەرنامە جوانەتان. پیرۆز بێت 26 ڕێبەندان. هیوادارین کە ساڵانی داهاتوو لە شارەکانی کوردستان و بەتایبەت لەسەر مەزاری کاحەمە حوسێنی کەریمی مەراسمێکی شکۆدار بە بۆنەی 26 ڕێبەندانەوە بگرین. زۆر سپاس بۆ ئێوەش. ئێمەش ئەو ئارەزوومانەیە، هیوادارین ساڵانی داهاتوو توانین بینەوە ڕۆژهەڵات و ئەم ڕۆژە لەوێ جێژن بگرین. سڵاو لە کۆمەڵە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە ئاوایی تەنگی سەر. سڵاو لە ئاوایی تەنگی سەریش.
ئێمە دوو دقەیەکمان وەخت ماوە هیوادارم بتوانم بەمانە شڕا بگەم. سڵاو و ڕێز لە هەموو کادر و پێشمەرەکانی کۆمەڵا. پیرۆزباییتان لە یەکەم ڕۆژی کۆمەڵا لە نایسەرەوە. سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست، ئێمەش پیرۆزبایی ئەو ڕۆژەتان لە یەکەین لە نایسەر. پیرۆز بێت 26 ڕێبەندان لە سنەوە مەنسوور. سڵاو بۆ کاک مەنسوور، زۆر سپاس، ماندوو نەبن. لە باینچۆوە توێتی بە بۆنەی 26 ڕێبەندان با یادێ بکەین لە هاوڕێسەی خالیدی ڕەحمەتی و هەموو گیانبەخردوانی کۆمەڵا. یادی هاوڕێی گیانبەخردومان سێ خالیدی ڕەحمەتیش بەخێر، ڕێگای پڕ لە ڕێبوار بێت. زۆر سپاس بۆ و بەڕێزەش کە لە ئاوای باینچۆوە پەیامی نات. من چیتر ناتوانم پەیامەکانتان بخوێنمەوە، یەک دەقە کەمتریش کاتمان ماوە. سپاس بۆ ماندووبوونتان، سپاس بۆی کە ڕۆژی کۆمەڵەتان بەڕێوە بێت. پیرۆزتان بێت ڕۆژی کۆمەڵە. لە هەلومەرجێکی ئەمنیەتی زۆر دژواردا ئێوە ئەم چالاکیانەتان بڕێوە بێت. ئەو عەکسانە، ئەو ڤیدیۆیانەی کە بەدەستمان گەیشتووە، ئەو هەواڵانەی کە دواتریش بەدەستمانەگات، دڵنیاییەوە هەر ئەم شەو و بەیانی لە ڕاگەیاندنەکانی کۆمەڵەوە ڕەنگدانەوەیانە بێت. ماندوو نەبن، بژیم بە شادی، کات خۆش.